تەبەن هۆکارەکان زۆرن هۆکارەکان دەرەچین و ناوخۆی واتە بەشێکی پەیوەندی بە کۆماری ئیسلامی ئێرانەوە بەشێکی پەیوەندی بە بۆسەی جیهانیەوە بەشێکی پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەوەی پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە تایبەت بەڕاستی بەشە گرنگەکەی ئەوەیە کە یەک لەبەرەوەی باج و ڕسومات دانراوە لەسەر سوتەمەنی هاودە لە بڵین لە دەرواازە سنووریەکان بۆ ناو هەرێمی کوردستان و حاڵەتێکی تری ئەوەیە کە بە ڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان دەعمی سوتەمەنی نییە بۆ ناوخۆی هەرێمی کوردستان واتە لە ڕێگەی پاڵەگۆکانی خۆیەوە بەنزین نادا بە بڵین بە بەنزیخانەکانی یا بە کۆمپانیەکانی ناو سلێمانی و بەشێکی پەیوەندی بە کۆماری ئیسلامی ئێرانەوەی کە ئەمە لەبەرەوەی تا ئێستا زیاتر لە 280 دلار چۆتە سەر یەک تەن بەنزین لە کۆماری ئیسلامی ئێران و لە ڕابردووشدا کڕیارەکان کەم بوون بە تایبەتی زۆربەی کڕیارەکانی کۆماری ئیسلامی ئێران بە هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی بوون بە تایبەتی و لە هەمان کاتە گواستنەوەکەشی بڕێکی زۆر چۆتە سەری هەموو ئەمانە کاریگەری هەیە لەسەر گرانبوونی یا لەسەر بەرزبوونەوەی نرخی